لە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستان ئۆسڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاوکاران و لا پرۆگرامی کوێنەدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن سوود لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزان هەروەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر هەریەکان لە کاتی خۆی داماژە پێدەدەین کە بڕگۆ بابەتەکانمان چین، بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە و کە ڕاستەوخۆ دەسەکەین بە گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان کە ئەویش تایبەتە بە ڕۆژی جیهانی نەخۆشی مەلاریا کە 25 چواری هەموو ساڵێک دەستنیشانکراوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئەم ڕۆژە دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی نەخۆشی مەلاریا و لەم ڕۆژەدا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەرامبەر بەم نەخۆشی و شێوازی خۆپاراستنیان لەم نەخۆشیەدا. هەڵبەتە ئەم نەخۆشیەکێکە لە نەخۆشیە دەتوانین بڵین نەخۆشیە کوشندەکان یان نەخۆشیە مەترسیدارەکان لە تەواوی دنیادا کە ساڵانە بە میلیۆن ڕۆژانە بە میلیۆنان کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن و چەندەها کەس بەم نەخۆشیە گیان لەدەست دەدەن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تەنها لە ساڵی 2019 هەتا ئێستاواتە لە ماوەی ئەم 2 بۆ 3 ساڵەدا زیاتر لە 229 میلیۆن کەس توش بوو تۆمار کراوە و زیاتر لە 409,000 کەسیش بەهۆی نەخۆشیەکەوە گیانیان لەدەستداوە. ئەنجام ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باز لە نەخۆشی مەلاریا دەکەین بزانین نەخۆشیەکە چییە و هۆکار و نیشانە و چارەسەرەکەشی چی دەبێت و خۆپاراستنەکەشی و لە هەمان کاتدا وشکە ساڵی یان بڵین کەم ئاوی تا چەند کاریگەری دەبێت لەسەر زیادبوونی ڕێژی ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانەوە. ئایا هەرێمی کوردستان ڕێژی توشبوون بەم نەخۆشیە چۆنە و لە چه ئاستێکدا؟ ئایا ماوە یان بڵین هەیە؟ ئەگەر هەیە هەوڵەکان چی دەبێت بۆ ئەوەی کە بتوانن قەڵاچۆی ئەم نەخۆشیە بکەن یاخود نەخۆشیەکە بنەبڕ بکرێت؟ گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر ڕزگار عەلی جەدریس کە بەڕێزیان بەڕێوەبەری بەڕێوەبەراتی خۆپاراستی تەندروستی سلێمانی. دکتۆر ڕزگار بەیانیت باش و بەخێر هاتی. سپاس بەیانی ئێوەی بەڕێز باش و بەیانی بینەرانی بەڕێز باش هیوای تەندروستی بۆ هەموو لایەگە خوازم. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بۆ دەست پێ بکەین کە ئایا نەخۆشی مەلاریا چییە؟ مرۆڤ چۆن تووشی نەخۆشی مەلاریا دەبێت و لەگەڵ ئەوەشدا کوردستان لەکوێ ئەو ئامارەی جیهانیەدا کە تایبەت بە نەخۆشی مەلاریا بڵاو کراوەتەوانێ ڕێژەی توشبوون لە هەرێمی کوردستاندا لە ڕابردوودا چەنە و ئێستا ئەو حاڵەتە هەیە یاخود نییە؟ دیارە نەخۆشی مەلاریا مێژوویەکی کۆنی لەگەڵ مرۆڤایەتیا هەیە. کەم کەسەیە کە گوێی لە وشەی نەخۆشی مەلاریا نەبوو بێ بۆ لە مێژووی کۆنی مرۆڤایەتیا یەکێک لە هەتا ئەم ڕۆژ یەکێک لە بکوژە گەورەکانی مرۆڤایەتی بریتە لە نەخۆشی مەلاریا. مەلاریا بەهۆی مشەخۆرێکەوە کە مشەخۆرەکە لە گەدەی مێشولەیەکە ئەژی و لەویازە و زێ ئەکات و هەڵیەگرێ لەگەڵ خۆیان کاتێک کە مێشولەکە خۆی خوێنەمژێت تۆ هەستی پێ ناکەی یا بە پێستەوانێ کاتێک کە یای بە پێستەوە ئەگەر یەکێک هەڵگری ئەم نەخۆشی مەلاریایە بێ کاتێکە ئەو ئەگەزێت خوێنەکەی خوا ئەو مێشولێت چێتە گەدەیەوانێ هەڵیەگری لەگەڵ خۆیان دوای ئەوەی گۆڕانکاری بەسرایانێ و گەورا بێ کە یای بەیەکێکی ترەوانێ بە هەمان شێوە ئەویش توژەکە کەواتە هۆکاری گواستنەوەکەی مێشولەیە هۆکاری توشبوونەکەشی پارەسایتێکە ینی مشەخۆرێکی بچکۆلەیە کە ڕەنگە بە چاو نابینرێ ئێمە نەیبینین بەڵام لەژێر میکرۆسکۆپە دەتوانێت بە ئاسانی ببینرێ. ئەم نەخۆشیە ڕەنگە بڵێم سەردەمانێک لە زۆرینەی وڵاتانی جیهانە هەبووە بەڵام ئێستا ئایا لە مێژووی تازە سەبارەت بەوەی ئایا کوردستان ئێستا مەلاریای تایە؟ من هەروەکو لە سەرپێش بەرنامەکەش بۆم باس کردی لە مێژووی خۆمە مێژووی پزیشکی خۆمە حاڵەتی توشبوونی مەلاریام زۆر لە هەرێم و لەم ناوچارە بینیوە بەڵام ئەتوانم ئێستا پێت بڵێم خۆشبەختانە کە من ئێستا لە بەڕێوەبەرایەتێکم چاودێری هەموو نەخۆشیە درمەکانەکەین بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە لەم بەڕێوەبەرایەتیا چاودێری نەخۆشیە درمەکانەکەین. مەلاریا 20 ساڵە تۆمار نەکراوە لە ناوچەکەی 20 ساڵە تۆمار نەکراوە و کەیسی توشبوومان نییە بەڵام ئەمە مانای وانییە ئیتر ئێمە پاڵی لێبینەوە چکە زۆر جار ڕەنگەیەکێکی توشبووە وەکو لە عێراقا لە عێراقشان نەماوە بەڵام لەم 2-3 ساڵی دواییە چەند 4 حاڵەت تۆمار کرا کە خەڵکانێ بوون لە دەرەوە توش بوون کە هاتوچۆی بۆ نمونە ئەفریقایان بوو. ئێستا یەکێک
لە وڵاتانی ئەگەر مێژووی گیانی و پێ بڵێم یاخود ئاماری ببوورە گیانی و پێ بڵێم ئێستا بەنزیکەی یەک لە سەرسەی عالەم ئێستاش ئەگەر گیانەمەی 210 دەوڵەت بێ ئێستاش بەنزیکەی 60 دەوڵەت مەلاریای تایە بە تایبەتی لەکوێ لە ئەفریقا کیشۆری ئەفریقا بەداخەوە ئێستاش ئەو ئاماری کە بە ڕێزێ وتێ ڕەنگە تۆزێ زیاتریش بێ بەنزیکەی 600,000 ڕێکخراوی WHO لە بەم 3 ساڵە یاخود بەم 2 ساڵی دوایی نزیکەی 600,000 کەس توش مردووە بەس کۆچی دوایی کردووە کە بەداخەوە زۆرینیان مناڵن. بۆیە هەموو ساڵی بۆچی دکتۆر زیاتر کاریگەرێکی لەسەر مناڵە گەڕێتەوە بۆ بەرگری یاخود هۆکاری ڕەنگە مناڵ هێشتاش نەزانێت بۆ نمونە تۆ مەلاریا ئێمە ئێستا بۆ نمونە بۆی زیاتر بۆ ڕوونکەمەوە ئەگەر یەکێک ئەڵێ من سەفەرێکمەیە دکتۆر جانەچین بۆ ئەفریقا یە بۆ بەڕابرێتگەی ماڵێت چی بکەین بۆ نمونە مناڵ ڕەنگە نەزانی ئەمانە بکە ئێمە یەکەم شت پێڵین بۆ نمونابێت تۆ جلێ لە بەرکی کەشە و نووسی لە ئوتێلەکەش بۆ مەلاریا ئەبێ پێستێ بگەزێ ئەبێت جلێ لە بەرکە پەنجەکانیشی قەپاتکە هەمووی سکی ئاتەن مرۆڤ لە کاتی نووسنا بەشی سەرەوەی جلەکان و خوار ئەمەی ڕەوانێت تۆ زێڕوود ببێ ئێماڵین ئەبێت جلێ لە بەرکی ئەمانەشە پێستێ دەرنەکەوێ لە موچاودا پۆشی بۆی مێشولەکە پێوەنا یەک دوو حەبی ئەینێ حەبی کلۆرۆکوینی ئەینیان پریماکوینی ئەینێ ئەڵێن ئەم حەبەش بەبێەوەی توش بوو بێ بەس بیخوا بۆ ئەگەر مێشولەکەش گەستی میکرۆبش کەشی گرم ئەم حەبەبی کوژێ ئەمە دوو سێ مەڵحەمێکەیە بۆیە نووسین ئەڵێن بڕن کە ئێستا نیمانە لە بەڕێبەرەتەکە لە دەرەوە توانێ بیکڕێ مەڵحەمێکە لە خۆتی مێشولەکە لە بۆنەکەیان نزیک نابێتەوە لێت مێشولەکە ڕقی لەو بۆنەیە نزیک نابێتەوە بۆی نەوگەزێ ئێمە بەڵام مناڵ ڕەنگە ئەمانە نەتوانێت بکە ڕەنگە نەتوانێت ئاوا خۆی داپۆشێ بە جوانی ڕەنگە نەتوانێت دوورکێتەوە لەو شوێنانی مەلاریایتایە بۆیە زیاتر ئەچێت لە بڵین بەداخەوە دروێنەی ژیانی مناڵانەکە ئامارەکان لە ڕابردووە لە هەرێمی کوردستان دکتۆر لاتە چەند حاڵەتمان هەبووە بەداخۆ پێ دەڵێم من لە مێژووی پزیشکی خۆمە حاڵەتی زۆرم بینیوە ڕەنگە لە شاری سلێمانیا مانگ هەبووە بە 2000 و 3000 کەس کە ئەو کاتە ژماری دانیشتوانی سلێمانیش لە ئێستا کەمتر بوون یعنی ئێستا ژماری دانیشتوانی سلێمانی بە نزیکەی 2,400,000 کەسین ئەو کاتی کە من ئەڵێم ڕەنگە چکە 20 ساڵە نەماوە ینی ئەخیر حاڵەت ڕەنگە لە 2000کان بووە درستە ئەو کاتە ژماری سلێمانی ڕەنگە نیوەنا ئەگەر بۆ نمونە 1.5 ملیۆنیش بوو بێ ینی ژمارەکە زۆر بووە کە هەبوو بۆ بەربڵاو بوو بە تایبەتی لە ناوچەکانی سەیسایق بە تایبەتی لە ناوچەکانی بالیسان کە بەڕاستی مەلاریامان زۆر بوو لەوێ کەش و هاوژینگە کاریگەری هەیە کاریگەریەکە چێ بۆ نمونە لەکووا زۆر ڕووی ئەو خێزانە جووتیارانەی کە ئەچوون چکە مێشولەکە زیاتر حەزی لە گۆما و چەم و ئەو شوێنی ئاوی وەستا و زەلکاوە چکە لەویا گەراکانی دائنێ و مشەخۆرەکە دانێ ئەو جووتیارانی کە لە نزیک ئەوێ مەرەزیانەکە ینی برنج مەرەزە کە برنجەکەن لەویا ئەچوونە ئەوێ نزیکە بوونەوە من خۆم بینیومە لە یەکێک لە شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە کاتی پزیشکی مادەوامم کردووە و بەداخەوە کە حاڵەتی زۆرم بینی کە ئەو جووتیارە بە ڕێزانە ئەچون کشت و کاڵیانە کرد لەوێ ژن مناڵ پیا و هەمووی توژە بوو لەوێ ئەگوازرایەوە بۆیان ژمار ڕۆژی وا هەبووە 5 بۆ 10 حاڵەتم بینیوە لە ڕۆژێکە لەو نەخۆشانە کە بە ئاسانی بە نیشانەکانی ئەوەندە ئاشنا بووبووم پێی هەبوو پێویستی ناکرد خوێنی وەرگیت و لە ژێر سلایدا سەیریکەی دکتۆر بازە نیشانەکانێکین دواتر بەڵام ئەمەوە بپرسم ئاماژەت بۆدا کە 20 ساڵە لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە ئەم نەخۆشیە تۆمار نەکراوە ئێوە چیتان کرد یاخۆ بەڕێبەرایەتی خۆپاراستن بە شێوەیەکی گشتی تەندروستی چیان کرد تا توانیان ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستانە بنەبڕکرد زۆر باشە ئێستاش پرسیارەکە و جوان ئێستاش ڕێکخراوی تەندروستی جیانی دروشمی ئەم ساڵی هەر ئەوەیە ئەڵێ هەموو هەوڵێک بخەنە گەڕ بە بێوەستان هەرچیتان لە دەستە داوە لە دەستگا تەندروستیەکانی جیانەکە ئەڵێ بۆەوەی کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکەین و ژیانی هەزاران مناڵ ساڵانە ڕزگار بکەین ئەوەی کە کرا یەکەم شت دەرمانێک هەیە کە بکوژی مێشولەکەیە پێڵێن سپرینگانی ڕەشیانی ڕشتنی ڕژاندنی ئەو دەرمانە لە گوێ چەم و ئاوەساوەکانەوە بە تایبەتی ئەو شوێنانی کە هەتاکو پێراری ژێمە ئەمان ڕشت
ڕاستە نەمابوو بەر هەر بۆ لە ناوبردننی خۆی مێش و لەو حەشەراتوانە بەکاریە بەڵامیشێک لەوانەی ئیکوژێ مێشولەی مەلاریا بوو. ئەو دەربانەمانە ڕشت ئەگەر بیری بێتەوە جاران یەکێک لەوانەیان و دووکەڵی مێشەکە ڕەنگە بە تەمەنی تۆ نا بەڵام ئێوارە هەر جارجار باس دەکرێت. من خۆم ئەوانم بینیوە سیارێکی گەورە لە وەزارەتی تەندروستی عێراقەوانێت تەوان پەیامەکە هات بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی منە و کاتێشتا پزیشک نەبووم بەڵام بیرمێتەوە مناڵم جا ئێمە بە شێوەی ترەمان ڕژدواتر بەزە و کاتە سیارەیە بوو هەموو ئێواران ئەو سیارەیە لە پشتەوانێ ئەو دووکەڵە ژەهرە کە ئێڕەش بەس بۆ چێ بۆ مێشولەکە پێڵەن برۆد سپێکترم ئینسێکتیساید یعنی دژە مێشولەی یاخود دژە مێرووی شەبەنگ فراوان زۆرینەی مێشولە و حەشەراتەکانی کوشت ئێڕشت بەڵام وایە لی دوورکەوتی تیان ماسکی پێ بۆە چکە تۆ ژەناسە و تەنگەبوو ژەهرایی بوو. دواتر هاتینە سەر شکلێەوەی بە کۆڵ هەڵەگیرەیان بە سیارە ئەو شوێنانەمان ڕەشە کرد کە گومانمان لێ ئەمە هەنگاوی یەکەم کەواتە هەنگاوی یەکەم ڕشتنی دەرمانی دژە مێشولەکانە بە هەر شێوەیەک بێ. دوو دکتۆر لە هەنگاوی دووەمە ئەگەڕێمە لای بەڕێست بە بچینە لای هاوکارمان فەرحان هەل بۆ هەمان مەبەست لە هەڵەبجۆ لەگەڵی مەجامادەی قسەکەت بیر نەچێتەوە لە هەنگاوی دووەمەین هەر بۆ هەمان مەبەست و لەسەر ئەم ڕۆژە ئەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان لە هەڵەبجۆ لەگەڵی مەجامادەی فەرحان سڵاوت لێبێت بەیانیت باش تایبەت بەم ڕۆژە هیچ جۆرە چالاکیەکە هەڵەبجە بەڕێواچێت. بەڵێ سڵاو لێەوە لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ڕێکخراوی WHO ژمارەیەک لەو ڕۆژانەی کە گرنگن پێویستە وشاری زیاتر بە وڵاتیان بدێت بۆ نەخۆشی بە یاخود بۆ حاڵەتەکانی دیکە بێ دیاری کردووە ساڵانە لە پارێزگای هەڵەبجە چالاکی تایبەت بۆم ڕۆژە لەلایەن بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجەوە ئەنجام دەدرا بەڵام بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو دۆخی کە هاتە کایەوە وای کرد کە بەشێکی زۆر لە چالاکیەکانی بەڕێبەراتی خۆپاراستن ڕا بگیرەوە فۆکس بخرێتە سەر کۆرۆنا و هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بۆیە وەکو ئەوش کە ساڵانە هیچ حاڵەتێکی کەوتۆ لە پارێزگای هەڵەبجە تۆمار ناکرێ بەڵام بە بەردەوامی تیمەکانی تەندروستی ڕێنمایان هەیە و هەم کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا چمە ئارام خەسرە و سپۆڕی خۆپاراستن کاک ئارام ئەگەر پێمان بڵێن سەرەتا نەخۆشی مەلاریا چییە و بە شێوەیەکی گشتی ساڵانە لە بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە چۆن هەڵمەتی وشاری بۆم نەخۆشیە ئەنجام بدەن. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ نەخۆشی مەلاریا نەخۆشیەکی درێژخانە لە ڕێگەی با بڵین توفەیلیاتی پلازمۆدیۆمە دروستە بێ لە ڕێگەی مێیەی مێشولەیەکەوە کە ئەویش بە مێشولەی ئەنۆفلز ناوەبرێ با بڵین ڤایرۆسی نەخۆشیەکە مەلاریا لە کەسی توش بۆ وەرەگرێت و پاشان بۆ کەسی ساغ ئێگوازێتەوە. خۆشبەختانە ئێستا لە عێراق و لە کوردستانە الحەمدولە حاڵەتمانی و کۆنترۆڵە نەتەوە یەکگرتووەکان و وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو پلانەی کە داینابوو لە ساڵی 2000 تا 2016 لە مایە و 15 ساڵەدا زیاتر لە سەدا چلی نەخۆشیەکەی بنەبڕ کردو و کۆنترۆل کردووە. لە پلانیدا هەیە تاوەکو ساڵی 2030 بە تەواتی کۆنترۆڵی مەلاریا بکە. مەلاریا نیشانەکانی بریتە لە سەرێشەیەکی تون بریتە لە لەرزوتای پچر بە تایبەتی لە دوای نیۆڕان و دەستپێەکە و پاشان هەندێک جار هێڵنجدان و ئازاری سک و چونکە تەعامل لەگەڵ با بڵین خوڕە سوورەکانی خوێناکە و کێشە بۆ بڵین ئەجزێکی لێ دروستەکات و بۆ گورچیلەوە و پاشان جگەر و هەتا دو هەندێک جار کەم خوێن و کەمیشتایش دروستەکات. تایبەت بە هەڵەبجە قسە بکەین ساڵانی ڕابردوو چیتان کردووە بۆ نەخۆشیەوە چۆن هەموو با بڵێن پێدانی وشیاری هەم بە ڕژاندنی دەرمان بوو بێ یاخود لە گوندەکان بوو بێ چالاکیەکانتان چۆن؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە ساڵانی پێشتر ببوونەوە کە کۆرۆنا لە ئارادا نەبوو لە هەموو ڕۆژە جیهانیەکان ئێمە چالاکی پێویستمانە بوو سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا لە ڕێگای ڕێکخراوەکان و ئنجۆکانەوە خەڵکمان کۆ کردە هۆشیاری پێویستمان پێدان و ئێستا پاراستنی تەندروستی لە هەڵەبجە بەردەوام ڕەشی خۆیەکە لە کاتی خۆیان بۆ شوێنانی کە جێگای شک و گومانن سێبەرەکان ئەو شوێنانی کە زۆنگایانتیایە چونکە مەلاریا بەتابەتی لە مەوسمان زیاتر ئەگەری کە تەشەنەمکە پێش وەختانە ئێمە وەکو بەڕێوەبەراتی کاروباری پاراستنی تەندروستی وەکو هۆبەی پتەوکردنی تەندروستی چالەکەکانمان چڕەکەینەوە کە هاوڵاتیان هەموو شیار بکەینەوە کە چۆن بەردەوام خۆیان پارێزن و پەردە بەکاربێنن لە کاتی خەوتناوە تا دوایی بە دوور من لەو مێشولانەوە پاشان دوایەوە ئەو شوێنانش کە جێگای مەترسین ڕەشی پێویست بکرێ و وەکو بەشی وەشانی دەرمان لە گوندەکانە زیاتر لەوە چێ ئەم حاڵەتانە هەبن ئێوە پلانتان هەیە کە سەردانی گوندەکان بکەن
زانیاریان پێ بدن یاخود کەسێک ئەو نیشانانەی کە پێشتر باست کرد هەی بوو پێویستە چۆن تەعامل لەگەڵ ئەم نەخۆشیە بکات. بەڵێ ئێمە خۆشبەختانە بەشی نەخۆشی گوازراوەکانمان هەیە وەکو باسمان کرد بەشی مەلاریامان هەیە بەردەوام لە کۆنتاکتی ڕاستەوخۆیان لەگەڵ شوێنە دوورەکانە ئەگەر هەر حاڵەتێک پێشوەختەیە بێ بەردەوام کۆنتاک دێ و خێرا وەکو تیم ئەچینە ئەو شوێنە و هۆشیاری پێویست لەسەر شوێنەکە بڵاوەکەینەوە پاشان ڕێوشوێنی ئەمنی تەندروستی تۆڵە گرینە بەر ئەومان بیر نەچێ ئەم نەخۆشی خۆشبەختانە ئێستا خەڵک گۆشایی تەندروستی بەرزبووەتەوە کێویم نەخۆشە زۆر لە دابەزینایە کۆنتترۆل کراوە لەو شوێنانەیە کە بەڕاستی خزمەتگوزاری پێویستیان لە ڕووی تەندروستیونی وەکو شوێنەکانی هندستان و ئەفریقا و کە لە سەدا 90 ئەم نەخۆشی لەو شوێنانەیە چونکە خزمەتگوزاری هەم تەندروستی هەم لە ڕووی خزمەتگوزاری مرۆییەوە لە خوار هێڵی هەژاریەوەن بڵێ ئێوە سکێژوەڵێکتان هەیە کە ئەو نەخۆشیانە تۆمارەکەن مەسەلاً کام نەخۆشیە ستانداردە کام نەخۆشیە لە ستاندار دەرچووە ئەم مەلاریایە لە هەڵەبجە ئێوە ئەوەندەی بە دوواداچوونتان بۆ کردووە لە چوارچەوەی ستانداردی خۆیەت یاخود بەرەو دابەزین ڕۆشتووەوە ئێوە و چالێکیانی کە کردوتانە ساڵانی ڕابردوو چۆن سەردانتان کردوون چیتان بە خەڵک گوتووە. بەڵێ ئەو سکێژۆڵەیەمە لە بەشی مەلاریا و لە بەشی نەخۆشیە گوازراوەکان لامانە بە دڵنیایی خۆشبەختانە کۆنتترۆڵەیان هەر ئەوە نیە کە جێگای باز بێ و پاشان ئەوەی کە پێویست بێمە کردومانە هاوڵاتیانمان هوشیار کردوەوە ئەگەر بێت و هەر نیشانەیەکی پێشوەختە چونکە من نەخۆشیە گەر هاتوو بۆنی هەبوو لە مای 24 ساعتە ئەتوانێت زوو کۆنتترۆل بکرێت و تەشەنە نەکە. زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس. بەڵێ چنوور ئەمە زانیاریەکان بوون من ئەگەڕێم وەلایەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە تایبەت بە ڕۆژی جیهانی نەخۆشی مەلاریا لەگەڵ ئێمە ئامادە بووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت وەگەڕێمە لای میوانەکەم لە ستۆدیۆ دکتۆر ڕزگار. دکتۆر پێشێک کە بچینە لای فەرحان باسمان لەوە کرد کە تەندروستیان خۆ بەڕێبەرایەتی خۆپاراستن چی کردبوو بۆی کە توانیوێتی ماوەی 20 ساڵە ئەم نەخۆشیە بنە بڕکە هەنگاوی یەکەمت باس کرد لە هەنگاوی دووەماوەی فەرموو. بەڵێ ئەمە هەربڵین وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستیەکانی جیان لەم هەوڵان بۆ ئێمەش کردومانە ئەوە بووە حاڵەتی دووهەم بێجگەل لە بڵین ڕشتنی دەرمانەکە حاڵەتی دووەم جۆرێک لە ماسی هەبوو پیانە و ماسی گەمبۆزی ئەم ماسیە هیوایەتی خواردنی ئەو مێشولانەیە کە لە گوێ ئاوەکانە بەس حەزی لەو مێشولانەیە هەندێک لەو ماسیانەمان هێنرا لە چەمەکانەدانرا ئەو مێشولانەیە خوارد سێ ئەو گۆم و زەلکاوانەی کە بێسوود بوون و ئاویان تیاوەسا پڕکرانەوانێ کە تۆ ژینگەت نێشکەواتە بۆ مێشولەکە هەم بە دەرمان کوشتێ هەم بەو ماز لە ڕێ ئەو ماسیێوانێ کە ئەیان خوارد و هەم زۆنگا و گۆمەکانی پڕدەوە چوار چارەسەری باشی ئەوانەی کە توش بوون بۆی جارێکی تر توش لەمنەوانێ و کە خۆشبەختانە دەرمانی باشات وەکو کلۆرۆکوین و پریماکوین و چەندەوەیەکی تریشاتن کە چارەسەرکران و وشیاری تەندروستی بەمانە هەمووی وای کرد کە خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەخیر حاڵەت کە من ئێمە بینی بێتمان لە هەرێم و لە هەرێمە بە تایبەتی و لە سلێمانیش 20 ساڵ لەمەوە 20 ساڵ پێشێسەوە. دکتۆر کاتێک کە کەسێک تووشی ئەم نەخۆشییا بێت و چاک ئەبێتەوە جارێکی تر یان دوو جاری تر سێ جاری تر معڕەزە بۆی کە جارێک تر توش بێتەوە یەکێ بەداخەوە یەکێ لە ئەوەی کە کۆنتترۆل ناکرا ئەو کاتە بەز کلۆرۆکوین هەبوو نەخۆشیەکە ئەگری دەرمانەکە دایە چاگە بۆ بەڵام هێشتاش مشەخۆرەکە وەکو بڵین گەراکانی یان بەشێکی ئەمایەوانێ لە جگەرە سەری هەڵەیەوانێ بەڵام ئێستا خۆشبەختانە دوای ئەوەی نەوەی نوێی دەرمان هاتن لە کلۆرۆکوین بەخواتر توانرا ئەوەش نەهێڵرێت کە جارێک تر ریجەنەریشن نەکرێت یان جاری تر ڕیئەکتیڤیشن یاخود چالاک نەبێتەوە جارێک تر و لە ناو ببرێ سەر هەڵ نەیاتەوانێ بۆیە گەیشتینە ئەو حاڵەتی کە ئێستا ئەتوانین بڵین 20 ساڵە هیچ حاڵەتێکی مەلاریا تۆمار نەکراوە و ئینشاڵڵاش سەر هەڵ دکتۆر ئەم نەخۆشیە نەخۆشیێکی ڤایرۆسیە یاخود بەکتریایە یا ئەوە تا هیچیان نییە مشەخۆرە بەڵێ ئەمە مشەخۆرە ئەمە مشەخۆرە وەکو پێمانوتی مشەخۆر ینی پاراسایت جیانی ئەمڕۆ میکرۆبەکان ئەکرێن بە چەند بەشێکەوانێ ڤایرۆسە بەکتریایە پاراسایتەکانە ینی مشەخۆرەکانە ئەمە جۆرێکە لە مشەخۆر کە نابیدی حەز ناکەم لێرە بچمە ناو قوڵاییەوانێک کە مشەخۆر چیە بەڵام مشەخۆرێکە کە بە چاو نابیدی ئەویش گەوراکرێ لە ژێر میکرۆسکۆپا و ئەیبینیت کە مرۆڤ توژەکات. باشە دکتۆر نیشانەکانی چین هەرچەند فەرحان و میوانەکەیت کەمێک ئاماژیان پێکرد بەس ئەگەر بەڕێستان بە وردی پێمان بڵێن ئا نیشانەکانی چین ئێمە چۆن بزانین کە کەسێک توژووی ئەم نەخۆشیە ئەگەر
پزیشکانێک پزیشکە کۆنەکان بیریانە لە سەردەمانی مەلاریایە نەخۆشیان بینی بێ ئێستاش من لە مێشکما چەسپیوە پێویستم بە لە یەکێک لە دەرەوەی شارۆچکەکان و دیاتەکانی کوردستان داوام مەکرە لە سلێمانی پێویستم بەوە نەبوو بڵێم با بینێرم فاسی خوێنەکەی بزانم مەلاریایە نەبوو هێندە ئاسانە نیشانەکانی زۆر بە ئاسانی ئەوەشی لە مێژووی کۆنا با و باپیرانمانە گەرمابن پێیان بژێڕەوانێ کە یەکەم نیشانەیان تاو لەرزە تایەکی زۆر زۆر بەهێزی لێیە دوای تاکە لە پێشا گەرمایەتی تای لێە دوایی ئەگۆڕێ بێ بە لەرز ئارەقە کاتەوانێ اینجا نامێ بچمە قوڵایی زۆر نەوعی هەیە ترسناکترینیان فارسی پارەمە جۆرێکیانەکە لە مێشکەیە زۆربەی کوشندەیەکیان هی ئەوەیە کەواتە تایەکی لێ نیشانەکانی چییە؟ هەموو توشبوون بە میکرۆبێ نیشانی ئەبێت تای هەبێ بەڵام ئەم دوای تاکەی زۆر زۆر بەرزە دوایی لەرزی لێیە تەنانەت چۆتە ناو گۆرانی کوردی شۆهێندە بەناوبانگ بووە ینی بۆ نمونە حەسەن زیرە گەڵێ ئەڵێ یا ئەڵڵا یا سوڵتان ماڵ بە بەرزەوە یارم نەکوژی بەدەم لەرزەوە ینی هێندە لەرزە و کاتە ترسناک بووە چکە کە یەکێک لەرزی لیاوە مە نیشانەیەوە بووە کە مەلاریای گرتووە و ڕەنگە بیشی کوژێ بۆیە ناسرااو بۆ لە کۆمەڵگای کوردەواری و لە جیهانیشا بە لەرزەکەی تایەکی زۆر زۆر بەرز لەرزی لێیە ئارەقە کاتەوانێ کەواتە ئەمە لە نیشانە سەرەکیەکانین پاشان دەتوانی بڵێ لەشیەشێ دەتوانی بڵێ سەریەشێ بەڵام سەرەکی ئەوە نین سەرەکی تایە بەڵێ ڕەنگە هێڵنجیە بێ ڕەنگە بڕشێتەوە لەگەڵ تاکاتکوێن دەبێزە بە تایبەتی لە مناڵە ڕەنگە سکچوونی هەبێ بەڵام ئەگەر سەرەکی بڵین ئەبێت تای هەبێ لەرزیە بێ ئارەقە کاتەوە ئەمە سێ نیشانە سەرەکیەکەیەتی پاشان سەریەشە و لەژیەشە و ڕشانەوە و ئەمانەشێ بێ لەژیەشە و ئەمانەشێ باشە دکتۆر پێشەوەی کە لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا هەڵبەتە جیهان دەتوانین بڵێ بە تەواوی جیهان سەرقاڵ بوو بە ڤایرۆسی کۆرۆناوە ئەتوانین بڵێ ڤایرۆسی کۆرۆنا هۆکار بوو بۆ بەرزبوونی ڕێژی نەخۆشی مەلاریا لە تەواوی جیهاندا ئەگەر بڵێم چکە تەواوی جیهانی ئێستا مەلاریای تیان نیە بەڵام ئەتوانم بڵێم لەو 670 دەوڵەتەی کە ئێستا ماوە یەک لە سەرسی جیهانە یەک لە سەرسی دەوڵەت بەڵێ نەک هەر بۆ زۆرە جیانیش یەک لە سەرسی جیانیش بە هەر زۆرەوەە دکتۆر بەڵێ زۆرە ئێستاش ماوە بۆیە ئێستاش ڕێکخراوی WHO بەیاخی پێیات ئێستاش لەم ڕۆژە جیان هانەیات بە تایبەتی دەوڵەتە بڵێن مەزنەکانی ئەوروپا کە لە ڕووی ئابوووریەوە بەهێزن ئەڵێ هەرچیتان لە دەستیە دام و دەستگا تەندروستیەکانتان لە پارەیان بێت لە دەرمان بێت لە هاوکاریکردن بێ لە بیرۆکەی زانستی بێ بیخەنەگەڕ بۆی بتوانین مەلاریا لە 2023 چکە تارگێتەکەی یان هەدەفەکەی یا ئامانجەکەی وا داناوە لە 2023 لە عالەما لە جیانە نەمێنێ داینە ناوە بۆ بەیانی ئەوە مەحاڵە درستە هەوڵەکان بۆ ئەو کاتێ بەڵێ بۆ 7 ساڵی ئایندەیە بەڵام ئایا کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەرنە بەڵێ کاریگەری هەبووە لەو دەوڵەتانی ئێستا هەیە نەک تەنها لەسەر مەلاریا لەسەر زۆربەی نەخۆشیەکان کۆرۆنا بەڕاستی مێژووی گیانی گۆڕی لە ڕووی تەندروستی و دەرونی و کۆمەڵایەتیەوانێ تەنانەت بۆ نمونە ئێمە ساڵانە بۆ نمونە ئەنفلۆنزا بۆ بازەکەم کە نەخۆشی پەتای وەرزی پێڵە خەڵک ئێمە ساڵانە ڤاکسینمان لە وەزارەتی تەندروستی عێراقەوە وەرەگرت ئەوانەی کە پێویست و ئەمان کوتابەوە ڕێژەکە زۆر کەمە بووە بەڵام هێندە حکوومەتی عێراق و جیان سەرقاڵی بەرەمێنانی ڤاکسینی دیژە کۆرۆنا بوون ڤاکسینی ئەنفلۆنزا نەبوو ئەم ساڵ بۆیە لە پاڵ ئەویشە بەڵێ لە پاڵ ئەمیشا ئەنفلۆنزاش بڵاو بوو لە پاڵ ئەمیشا ئەنفلۆنزاش ئیستاش باوە لە ناو خەڵکاو هەیە مەلاریاش بە هەمان شێوە خۆی مەلاریا بە تایبەتی لە دەوڵەتە بەداخەوەڵێم هەژارەکانە زۆر ڕوئەیەبێت بۆیە ئەڵێن ئێستاش زۆرینەی حاڵەتەکانی مەلاریا لە ئەفریقایە بەڵێ کاریگەری هەبووە چکە هێندە گیان سەرقاڵی کۆرۆنا و بەرەمهێنانی ڤاکسین و دەرمانەکەی و ڕێوش ماسک و دەستاقیمکردن و ڕێکاری کۆمەڵایەتی و تەندروستی بووە کاریگەری لەسەر مەلاریا ڕەنگە ئەگەر کۆرۆنا بەرۆکی گیانی نەگرتایە بە بۆچوونی من ئامانجەکەی ڕێکخراوی تەندروستی گیانی و دەستگات لە 2023 نابوو 2020 خەونەکە هاتە دی خەونی لە ناوبردننی مەلاریا ڤاکسینی تایبەت بە مەلاریا هەیە دکتۆر یاخود نییە لەسەر شێوەی ڤاکسین نییە بەڵام وەکو پێم ڕاگەیاندی کە کەسێک ئێستا لە بڵین بۆ نمونە لە سلێمانیەوانێ
خوێنێکێ بێت لە ئەفریقایان بۆ کارێکی یان پزیشکی گەشتێکەکە. بچێ بۆ بەڵێ هەیە ساڵانە زۆر خەڵگیان ئەچن بۆ قاڕی بۆ کیشوەری ئەفریقا بەڵێ یان بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە ئەڵێن ئەتوانین چی بکەین چۆن پارێزراو بین یەکێک لەوانەیە ئێمە حەبیانەیە پێیان ئەڵێن هەفتەیەک پێشەوەی بچیت و کە لە کاتی چیت و هاتیتەوە چۆن حەبەکانە خۆیت ئەم حەبانە بەکاربێنێ مەڵحەمێکی بۆ نووسین خۆی پێچەورە کاتشەوانە ئەم مەڵحەمە واکە مێشولەکە لی نزیک نەبێتەوانێ سێ ئاگادار یەکەینەوان ڕێنمایی یەکەین کە جلی داپۆشراو لە بەرگا بۆ هیچ شوێنێکی پێستی نە لەسکی نە لە قاچی نە لە دەستی لە دەموچاوی ڕوود نەبێ بۆی مێشولەکە ناتوانێت پێوەی بە کە مێشولەکە بەسەر ئەم جلەوە ناتوانێت هیچی لێ بکە ئەبێ بچێتە ئەم پێستە کونیەکات نوکێکی هەیە بە دەمیوانێ ئاوە کونیەکات و خوێنەکە وەرەگرێەوە گەر میکرۆبەکە خۆی لە قورجابی کاتە ناو دکتۆر باست لە شێوازی گواستنەوەکەی کردکەوتە بەهۆی مێشولەکانەیە لە کەسێکەوە چێ بۆ کەسێکی تر بەڵام تەنها ئەوە هۆکاری گواستنەوەکەیت یاخود هۆکاری تریشی هەیە بۆ منە بەڕاستەوخۆ کەسێک بۆ کەسێکی تر بەرکەوتە یەک بن ئەگوازرێتەوە یاخود لە ڕێگەی خواردنەوە ڕەنگە خواردنمان لە وڵاتانی دەرەوە بۆ بێت بۆ هەرێمی کوردستانەوە لە ڕێگای هەناسەوە لە ڕێگای خواردنەوە لە ڕێگای باوەش پیاکردن و نزیک بوونەوە لە یەکترەوە تاقە ڕێگا بۆ گواستنەوەی لە ڕێگای مێشولەکەوەیە مێشولەکە خۆیەوەیەتی بۆیە کە مێشولەکە و لە ناوبرد دەتوانی بڵێ ئامانجێکی گەورەت بەدی نەخۆشیەکە بنەبڕێک بەڵێ چکە تاوانباری یەکەم لە گواستنەوەی نەخۆشیەکە مێشولەکەیەکە مێشولی ئەنۆفیلسی پێڵن دکتۆر ئاماژت بۆدا کەوتە لە هەرێمی کوردستانە 20 ساڵە ئەم نەخۆشیە نەماوە یان بنەبڕ بوو تۆمار نەکراوە ئەگەر بمایە یا ئەگەر هەبوایە ئەم وشکە ساڵیە یاخود ئەم ڕێژەی کەم ئاویە هیچ کاریگەریە بوو لەسەر زیادبوونی ئەم نەخۆشیە مەگەر بڵێ بۆ نمونە خەڵک پەنای ببردایەتە لە دەرەوەی شار نزیک بایەتەوە لە چەم و زۆنگا و ڕووبارەکان بۆی ئاو بێنێ ئەگین بۆکو شێوازی تر کاریگەری نییە لەسەری بەڵام تا نزیک بیتەوە لە بۆ ئەو کاتەش لە ناو زیاتر مەلاریا لە ناو جوتیارەکانە زۆر بوو بۆ نمونەوانی برنجیانەکرد ئیشیان بە ئاو بوو یان ئاوی دەغڵودان و کشت و کاڵەکەیانەیە چکە مێشولەکە خۆی زیاتر لەسەر بڵین ئەو گۆم و زۆنگا و چەمانە زیاتر ئەژی کە لەویایە ئیشی بەوانە هەیە کە وەستاون ئاوەکانیان بەڵام وەک بڵی وشکە ساڵی وەک خۆی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە هێندە کاریگەری نابوو لەسەری ئەوەی کاریگەری هەیە لەسەری بوونی زۆنگا و ئاوی وەستاوە و نزیک بوونەوەی خەڵکە لێی و نەزانینی خۆداپۆشینە کە مێشولەکە بە ئاسانی ئەیگەست چکە لە کۆنی شابەڕاستی بۆ ڕەنگە پرسیارم لێ بکەی بۆ لە کۆناهێندە باو بووە من یەکێک لەوانی کە خۆم بیری لیەکەم و وەکو دکتۆرێکە 30 ساڵە پزیشکم و لە 15 ساڵە لە بواری خۆپاراستنە جاران ئەوەندە سپلیت نەبوو لە هۆکاری سارکەرەوە لە ژوورۆ بنویت و پەنجەری ئەلەمنیۆم و کەپس و هەمووی داپۆشرا و هیچ ناتوانێت بێتە ژوور لە دەرەوە خەڵک ئەچون لە سەرمانە خەوت ئەوی بیری لیەکەمەوە لە مێشوخۆما بۆ ئەوەندە زۆر بووە خۆ خەڵکێکیش نەچۆتە لای ئاو مێشولەکەەوە بەڵام لە سەربانیش کە خەوتووە لە چی خاخەوتون ینی کراوە بووە بە ئاسانی مێشولەکە هاتووە گەستونی لەشەوە چکە بەس پانکە هەبووە لە کۆنا ئەوە نەبووە بڵێ سپلیتە بێ و درگای داخرا و پەنجەرەی داخرا و دەبڵ ڤۆلیۆم و کەپس و ئەلەمنیۆم و نازانم چی بەڵێ باشە دکتۆر کەسێک کە تووشی نەخۆشیەکە بوو ئەگەر چارەسەر وەرنەگرێ یاخود چارەسەر وەرگرتنەکەی دوا بکەوێت چ مەترسیەکێ بێ لەسەر تەندروستی کەسەکە یاخود چی کاریگەریەکێ بێ لەسەر ئەندامەکانی تری لەشی مرۆڤەکە یەکێک لە جۆرەکانی من نامێ بچمە قوڵایەوانێکە چوار جۆریە یەکێک لە جۆرەکانی کوشندن مێشکە گرێتەوانێ ئەگەر زوو چارەسەر نەکرێ ڕەنگە بێتە هۆی مردنی نەخۆشەکە بە تایبەتی ئەو جۆرەیان بۆیە هەتا زوو لەگەڵ هاتنی یەکەم نیشانی تاو لەرزە کە خۆشبەختانەیە سەشکور نەماوە بەڵام ئەگەر خوا نەخواسە کوردێک لە ئەفریقاوە هاتەوانێ یان لە وڵاتێکەوە کە تیا بووە هەستی کرد تاو لەرزی هەیە ئەبێ بە زووترین کات ڕوو بکاتە دەستگاکانی تەندروستی هەتا زووتر چارەسەر وەرگری باشتر چارەسەرە بێ و ژیانت پارێزراوترە بێ چونکە وەکو پێمان وتی کە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بە هەموو خوێنە و چوونی بۆ مێشک و
ئەبێتە هۆی گیان لە دەستدانی نەخۆشەکە. دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ دکتۆر ڕزگار عەلی جەدریس کە بەڕێزیان بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵی مەدا ئامادە بووین. سپاس.